لەگەڵ دەستپێکی وەرزی بەهار کوێستانەکانی سنووری ئیدارەی سۆران دەبنە سەرچاوەی خێر و بەرەکەت بۆ دانیشتوانی ناوچەکە. ئێستا بازاڕەکانی سۆران بە جیاجۆراوجۆرە بەهاریەکان ڕەنجین بوون و هاوڵاتیان وەک سەرچاوەیەکی بجێوی و کڕیارانیش وەک خواردنێکی تەندروستی ڕووی تێدەکەن. والله ئەو منتیقانە ئەو بەعکمی ئەوی سۆران شوێنێکی شاخاویە، ئەو منتیقە هەمووی شوێنەکان ئەو جیانەی لێدێن، بەڵام دەبینی شوێن بۆ شوێنی فەرقەی هەیە، شوێن هەیە زووتر پێ ئەگا، شوێن هەیە درەنگتر پێ ئەگا، ئەو دەگەڕێتەوە سەر کەش و هەوایەکەش ماشەڵڵا ئەو سار بارانێکی زۆر باش هاتیە و هەموو منتیقەکان بەشی خۆی گژوجیاکان دەرکەوتونە وەشتی زۆر جوانیش دەرکەوتەوە. بۆ نمونە کەنگری ئەو سار یعنی کەنگرێکی زۆر جوان دەرکەوتەوە، ڕێواز بە هەمان شێوە ڕێواسی ئەو ساڵ زۆر جوانە، یعنی هەموو گژوجیاکان بەعام زۆر جوان دەرکەوتونە ئەو سار بە حکمی ئەوەی بارانێکی زۆر هەیە ماشەڵڵا. ئەمەش وەکو هاوڵاتێک هاتینە بازاری ئەو جابەهاری ئەوانە وەکو کوارگ و ڕێواس و سێبزکۆرێ و ئەو سۆریازی پێگۆترێ و ئەوانە جابەهاری خۆشن بە حکمیەوەی کە ناتوانین لە بە ئیش و کار و دەوام شتمان هەیە ناتوانین بچینە ئەو چێوەی ئەمەش هاتینە لێرە هەندێک جاران جابەهاریە شتێکەکڕین. لێرە لە ئیدارەی سۆران بۆن و بەرامەی کوێستانەکان تێکەڵی قەرەباڵغی بازار بووە. بە هاتنی بەهار ئەم بازارە سیمایەکی جیاواز بەخۆوە دەگرێت. جۆرەها جیای بەهاری کە لە چیا سەرکەشەکانی ناوچەکەشین بوون هێنراون و لێرە کۆکراونەتەوە. نسبەتەوەی هاتم جیابەهاریەکان هەیە لێرە و کۆڵانە تایبەتە بەو جیابەهاریانێک کە خەڵکە چی لە و شاخ و داخانە دەینی جی کوردەواری گوتی لە ماڵێ نامەیان نرد لیستەیان نرد یەکێک لەو جیابەهارانێک کە کڕیتم سلێرکە کە ئێستا ئەو فترەی بۆی بەناوبانگە سۆران بەدەر لە شارەکانی تر جیاوازە بە حکمیەوەش ناوچە شاخەویەکان لێی نێزیکن. ئیدارە سەربەخۆی سۆران طبعاً هەموو گژوگیاکان ڕوولەوەیەکەن لە بەرەوەی ناوچە شاخەویەکان دەورەی داون، بۆیە ئەو کۆڵانە بەناوبانگە ساڵانە زۆر گژوجیای بەهاری ڕوودێ دە کۆڵانەیەکە لە ئەنواع بابەتەوە، یعنی خەڵکی لە شار و شارچکەکانیش دێن ئێرانە ئەوەی بن گژوجیای بەهاری ئەبن. هەروەک چۆن فرۆشیاران لێرە بژێوی پەیدا دەکەن، کڕیارانیش بە پەرۆشەوە ڕوو لە بازار دەکەن. خواست لەسەر ئەم بەرهەمە سروشتیانە تا دێت زیاتر دەبێ، چونکە لای دانیشتوانی ناوچەکە سفرەی بەهار بێ جیابەهاریەکان تەواو نابێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.